ويتم تقديم طلب من عندنا إلى اللجنة. هەرچەندە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە سەرەتای ساڵی 2020دا بڕیاریدا هێزەکانی هاوپەیمانان بەتایبەت هێزەکانی ئەمریکا لە عێراق بچنە دەرەوە، بەڵام هێشتا ئەو هێزانە لە چوارچێوەی پەیمانی ناتۆ و هاوپەیمانێتی نێودەوڵەتی دژ بە داعش وەک خۆیان ماون و هەندێک لە هێزەکان باس لە زیادبوونی ژمارەشیان دەکرێت. لە پێش دەرچوونی بڕیاری دەرکردنی هێزە بیانیەکان لە عێراق، هێزەکانی ناتۆ لە عێراقدا ژمارەیان 500 سەرباز بوو، بەڵام سەرەتای ئەم ساڵ بڕیاری زیادکردنی ژمارەیان درا. یانس ستۆڵتنبێرگ سکرتێری گشتی ناتۆ لە 18 شوباتی ئەم ساڵدا ڕایگەیاند ژمارەکە دەگەێنە 4000 سەرباز. هێزە ئەمریکیەکان بەپێی داتا ڕاگەاندراوەکانی خۆیان لە سەرەتادا 5000 سەرباز بوون، بەڵام دواتر بە بڕیارێکی دۆناڵد ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکا ژمارەی هێزەکانیان لە عێراق کەم کرایەوە بۆ 2500 سەرباز. ئەم هێزانە لە چەند بنکەیەکی سەرەکی لە عێراق و هەرێمی کوردستان جێگیر کراون. بنکەی عین ئەسەد لە ئەنبار و بنکەی سەربازی ڤیکتۆریا لە فڕۆکەخانەی بەغدا سەرەکی ترینیانن، بەڵام لە فڕۆکەخانەی هەولێر و بنکەی سەربازی هەریر و چەندین بنکەی دیکەی لاوەکیش هێزی ئەمریکی جێگیر کراوە. هەر لە چوارچێوەی پەیمانی ناتۆ و هاوپەیمانی نێودەوڵەتی دژ بە داعش، هێزی چەندین وڵاتی دیکە لە عێراق هەن. فەڕەنسا 200 سەرباز و ڕاهێنەر و مەشق پێکەری هەیە کە 160یان ڕاوێژکار و ڕاهێنەرن. لە دوهەمین ئۆپەراسیۆنی پێشمەرگەش لە سنووری گەرمیان هێزی زەمینی و ئاسمانی فەڕەنسا لە ڕاوەدونانی پاشماوەکانی داعشدا بەشدار بوون. بەریتانیا 100 سەربازی لە عێراقدا هەیە، بەڵام سەرچاوە نافەرمیەکان باس لەوە دەکەن ژمارەکە زیاترە. لە ساڵی 2003 تا ئێستا 179 سەرباز و ئەندامی سوپای بەریتانیا کوژراون. ئەڵمانیا 500 سەرباز و ڕاوێژکاری سەربازی لە عێراقدا هەیە. لە کۆتایی مانگی تشرینی یەکەمی ساڵی 2020دا پەرلەمانی ئەو وڵاتە مانەوەی هێزەکانی لە عێراقدا پەسەند کرد. هۆڵەنداش پێشتر 6 سەربازی لە هاوپەیمانی نێودەوڵەتی دژ بە داعش و 20 سەربازیشی لە ناتۆدا لە عێراق و هەرێمی کوردستاندا هەبوو. لە دوای هێرشەکانی ئەم دوایەی سەر فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر، حکوومەتی هۆڵەندا بڕیاریدا 150 سەربازی دیکەی بنێرێتە هەرێمی کوردستان بۆ پاراستنی فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر. بەپێی لێدوانێکی پێشتری نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە ئیتالیا بۆ میدیا ناوخۆیەکانی هەرێمی کوردستان، لە ساڵی 2017دا ئیتالیا 800 سەرباز و ڕاهێنەر و مەشقپێکاری لە عێراق و هەرێمی کوردستان هەبووە. بەلجیکاش لە سەرەتای شەڕی داعش لە ڕێگای 6 فڕۆکەی F-16 بەشداری لە شەڕەکەدا کرد. دواتریش بڕیاریدا 35 سەرباز و ڕاهێنەر بنێرێتە عێراق بۆ ماوەی 6 مانگ. لە دوای کوشتنی قاسم سولەیمانی فەرماندەی فەیلقی قودسی سوپای پاسدارانی ئێران، دانیمارک سەرجەم چالاکیەکانی لە عێراقدا ڕاگرت و لە دوای هێرشە موشەکیەکەی ئێرانیش بۆ سەر بنکەکە، لە پێناو پاراستنی گیانیان سەرجەم سەربازانی دانیمارک گواسترانەوە بۆ کوێت کە ژمارەیان 130 سەرباز بوو. هێزەکانی ئیسپانیا لە عێراق نزیکەی 320 سەربازن، 240 سەرباز و ڕاوێژکار و ڕاهێنەریان ئەرکی ڕاهێنان و مەشقپێکردنی سەربازانی عێراقی بووە و 80 کەسیشیان لە بنکەی سەربازی تاجی دەمێننەوە کە سەر بە هێزی ئاسمانی ئیسپانیان. ژمارەیەک وڵاتی دیکەش هێزیان لە عێراق هەیە کە لە چوارچێوەی سەرباز و ڕاوێژکار و ڕاهێنەردا کار دەکەن و بەم شێوەیە دابەش بوون. نەرویج 7 کەس، ئیسپانیا نزیکەی 320 و هەنگاریا زیاتر لە 200 کەس و کەنەدایش 100 سەرباز.